ئێستا من بە تەمام دۆینە ئامادەکەم. دۆینەکە کە لە شیرێژ و گەنم پێکاتوە. هاوینان کە مەشکێ دەژێنی شیرێژەکە دەکرێت بە داندۆک دەیکەن بە کەشک بە ڕۆژە ینیویش سێ چار جۆری هەیە. بەڵام من کردووە بە داندۆک گەنم و شیرێژ پێکەوەیە وشکم کردوتەوە و زستانێش بە دۆینە لێی دەنێین. جاریش هەیە بە شلی، جاریش هەیە بە دۆینە ڕۆن. ئەمانەش هەمان شێوەیە بەڵام جیای تێدایە کاردوو کە بەهاران لە کوێستاناشین دەبێ و دەیهێنین ویش بە دوو نەوعی جیا دروست دەبێت بە سوورازە و بە کاردوو. بەڵام ئیمن بە کاردوویە. وەڵاهی زستانان زیاتر. هاوینانش دەخورێ بەڵام زستانان زیاتر چونکە خواردنێکی وایە کە لە گەرمی بیخۆی بە زستانێ خۆشترە. ئەمەش خۆخە خواردنێکی خۆشە بڵێ وشک کراوەتەوە وەکو قەیسی زستانان ئێمە لێی دەنێین بە خۆخەڕۆن زۆر خۆشە. وەڵاهی جا خەڵک تەمبەڵ بووە بەروبوومی خۆماڵیش کەمتر بووە بۆیە بەکاری نایەنن چونکە شتی کەپس هەیە ئی بڵێ مەحمەل و وڵاتان و بۆیە خەڵک گرنگی بە خواردنی خۆماڵی نادا. پێویستە زیاتر گرنگی بە خواردنی خۆماڵی بدرێ. خواردنی کوردەواری هەم بەسووترە هەم بێغەشترە بۆ تەندروستی باشترە. وەڵا پێویستە ڕووی ئاژەڵداری زیاد بکرێ، پێویستە ڕووی بەرهەمهێنانی کشت و کاڵ زیاد بکرێ، پێویستە پەرە بە کشت و کاڵ بدرێ بە ئاژەڵداری بدرێ. ئەو شتانەش کە بەرهەم بێت نەوەک هەر ڕاگرتن و فرۆشتن بێ پێویستە زیاتر پەرەی پێ بدرێ کە شیر و ماستی خۆمان هەبێ نەوەکوی مەحمەلی بەروبوومی نەمام و گژوگیای خۆمان هەبێ باشترە لای دەرەوە. خوا دەزانی ئەو خواردنانەی کە لە دەرەوە بۆمان دێ و وەری دەگرن لە شوێنێکی دی تاخوا چی تێدایە. وڵا دایمە ئیش هەیە بڵێ زۆری زەحمەتی زستانان ساردترە لە شاری بەڵام بەڕای من زۆری زەحمەتیشی زۆر بێ هەر گوندم پێخۆشە لە شار نازانم. بەڕێ وەڵا زۆری زەحمەتی گەرەک زۆرە بەڵام گەرم بوونەوەشی خۆشە کە لەبەری گەرم دەبیەوە و ئیسراحەتی لەبەر دەکەی ئەویش خۆشە. نە غازاتی هەیە و نە مەترسی هەیە و خەڵک پێی ببورێتەوە و یا هەی نەود نییە و دڵم نایە و ئێستا دەچێ شاری ڕق دەبیەوە یان ڕق دەبیوان بە بۆنێ قڕ دەبی.